خوای پەروەردگاری خالقمان دەفەرمێ خۆشیەکانی ژیانی ئەم دنیاە زۆر زۆر کەمن لە چاو قیامەتە لە ڕووی چەند شتێکەوە. یەکەم لە ڕووی شتەکانەوە. ئەگەر کەسێک لە زەمەنی ئادەمەوە سەلامی خوای لەسەر بێت لەسەر زەوی ژیابێ، هەتا نەفخی سوور کە ئیسرافیل فوو بە نەفخی سوورا دەکا و ئەم ژیان و ژینگە لاپەڕەکانی دەپێچرێتەوە، ئەوە نەتەمەنی درێژ بێ. لە زەمەنی ئادەمەوە تا کۆتایی جیهان ئەم مرۆڤە مردنی نەبینی بێ و بە ئەندازەی هەموو مرۆڤایەتی تەمەنی درێژ بێ، کە ئەوە مەحاڵە نییە. هەرچی شارستانیەتە بینی بێتی، هەرچی شوێنی خۆشی ئەم دنیاە گەڕابێ. هێستا هیوای دەڵێ ئەوەندە وڵاتی سەرزەوی گەڕاوم، فڵان شوێن و فڵان شوێن و ئەو وڵاتە و ئەو وڵاتی ئەوروپی و ئەوانە چووم، زۆربەی کیشوەرەکان وڵاتەکانیان گەڕاوم. ئەگەر ئەم کەسەی ئێمە دەڵێن بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەر ژیابێ، هەموو شارستانیەتەکانی یەک لە دوای یەک بینی بێ، هەموو شوێنە خۆشەکانی سەرزەوی بینی بێ، هەموو خواردنە خۆشەکانی خواردبێ و تام کردبێ، هەر بە گەنجی و جوانی مابێتەوە، هێشتا لە چاو بەهەشتا قەلیل، حەج زۆر 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 کەمە. چونکە لە بەهەشتا لەهم ما یەشاؤون فیها وەلەدەینا مەزید. خوای پەروەردگار لە سوورەتی قاف ئایەتی 35 دەفەرمێ لەهم بۆ بەهەشتیەکان هەیە ما یەشاؤون فیها، لە ناو بەهەشتا هەرچی دڵیان حەز بکات تایەتی، هەرچی ئارزوود بۆی بڕوا لە بەهەشتا هەیە. وەلەدەینا مەزید، هێشتا خوا دەفەرمێ لەوەش زیاتر هەیە. لێرەدا پرسیارێک هەیە، لەوە ئەچێ لە ناو نەفسی مرۆڤدا لە دنیادا شتێکی قێزەون هەبێ کە حەزی لێ بێ، شەیطان و نەفس بۆی ڕازان بێتەوە، ئایا لە بەهەشتا ئەو قێزەونیانەی پێدەدرێ؟ نەخێر. بۆ؟ چونکە مرۆڤ کە دەچێتە بەهەشتەوە تەییبە، ئەو پەڕی پاکە، یعنی بە پاشینە بێ مرۆڤ ناچێتە بەهەشتەوە. کە چووە بەهەشتەوە ئەوەی شەریعەت لە دنیادا نەهی لێ کردبێت لە بەهەشتا بەدڵ و دەرونی دانایە، هەر بەدڵ و دەرونی دانایە، هەر بیری لێ ناکاتەوە. بۆیە ئەوانەی لە بەهەشتا مرۆڤ ئارەزویان دەکا هەموو ئەوانن کە شەریع پەسەندن، خوای گەورە لە شەریعەتەکە لە دنیادا پەسەندی کردوون. لەهم ما یەشاؤون فیها، هەرچی ئارەزوو بکەی و بە خەیاڵ تابێ لە بەهەشتا بۆت هەیە. وەلەدەینا مەزید، پەروەردگار دەفەرمێت لەسەر و ئەوەشەوە، لەسەر و ئەوەی کەوا بە عەقڵی خۆتا هاتبێ، بە خەیاڵ تا هاتبێ، لەسەر و ئەوەشەوە هێشتا زیاترت پێ دەدەین. دەی تەماشاکە ئەم ژیانەی دنیا کە عەرزم کردن، ئەگەر کەسێک لە ئادەمەوە تا کۆتا ژیانی مرۆڤایەتی ژیابێ، هەر خۆشی بینی بێ، هێشتا لە چاو ئەوەی کە خوا دەفەرمێ بە خەیاڵ تا هاتووە. چونکە ئەگە مرۆڤ ئەوەی بە خەیاڵ یادێ لەم سەرزەوێدا هەموو خۆشی سەرزەوی بینی بێ، هێشتا خەیاڵەکانی پڕ نەبوونەوە. بەڵام خوا دەفەرمێ هەموو ئەوەی بە خەیاڵ تابێت لە بەهەشتا هەیە. وەلەدەینا مەزید، دڵنیا بە لەوە زۆر زیاتریش هەیە و خوای پەروەردگار بۆی ئامادە کردووی. کەواتە لە ڕووی شتەکانەوە ژیانی دنیا و خۆشی دنیا زۆر کەمە.